لێرە شتێکی ترمان بۆ ئامادەکردوون ئەی چۆن پشکینی شەکرە بکەین وانە بۆ خۆمان بۆ کەس و کارمان بۆ خەڵک بۆ کەسی بە ساڵات چوومان مەرج نییە تۆ شەکرەت هەبێت اینجا پشکینی شەکرە بکەین نا بۆ کەسێکی ساغ کە هیچ کێشەیەکی نییە پێویستە جار و باربی کە بزانی دۆخی شەکر لە نێو شەکریدا چۆنە لە نێو خوێنیدا چۆنە مەسەن کەسێک شیرینە ئایا شەکریشی زۆرە ئەوانە پەیوەندیان بە یەکەوە نییە اینجا بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتەش کەسێکمان لەگەڵدایە کە خۆی مایکرۆبایۆلۆجیستە هیبە یاسین لە ستۆدیۆ لەگەڵمدایە با بفەرموێت. بەخێر بیت چۆنی خۆبەخشێکشمان هەیە لێرە هاوکارێکمان هەیە زۆر باشە کەسێکمان لەگەڵ دەبێت بفەرموو چێمان لەگەڵ بوو فەرموونە ئێرەی بەخان پێم بڵێ کە چۆن بەشێکی سادە و ئاسان پشکینی شەکر لە ماڵەکانی خۆمان ئەنجام بدەین. بەڵێ هەمومان دەزانین فەرموو ئەو جیهازانە لە ماڵێش زۆر بە ئاسانی دەتانین پشکنینی شەکر لە خوێن ئەنجام بدەین. باشە ئەمە لێرە بە شێوەیەکی زانستی کە لە خەستەخانەکان و ئەنجامی دەدەین. باشە ئەو هەباسی دەکەین پێویستمان بە چیە یەکەم جار تۆ وای دانێ ئێستا لە ماڵەوە یان نەخۆشخانەی تو دەبێت پشکنینێکی شەکرمان بۆ ئەنجام بدەیت. یەکەم شت ئەوەی پێویستمانە جیهازی شەکرەیە باشە دواتر لۆکە و کحول چونکە لە هەموو پشکنینەکی زانستی پاک و خاوێنی گرنگترین شتە. باشە دواتر یان دەستەکانمان جوان جوان دەشۆین یانیش پەنجەوانی پزیشکی بەکاردێنین. باش بەخێر بێ خاتون نای بەڕێزت تارەخان بەخێر بیت دەبی یەکەم جار ئیزن لە نەخۆشەکەی وەربگرین پێی دەڵێن ئیزنمان دەدەی فەحسەکی شەکر لۆ بکەین تەمام و پێش هەموو شتە چیش نەخۆش دەبی دابنیشی هەندێک نەخۆش دێتە لامان دەلێ بە پێوە دەمێ بکەم ئەمەش دەڵێن نەخێر نابین چونکە لەوانەیە لەو وەختی خین وەرگرتنەکەی سەر سوڕانەکە زەخت دابەزینەکە وا باشترە دابنیشی نەخۆش. جیهازەکە چمان هەیە ئەوەمان هەیە پێدەگوترێ قەڵەم و ئەوەش جیهازی دیاریکردنی ڕێژەکەی باشە و دەرزی پێدەگوترێ لانسێت. اینجا دایدەنێ ناو قەڵەمەکەی ئەمە دەرزیەکە دانا ناو دەرزیەکەی دادەنێنە ناو قەڵەمەکەی و سەرەکەی لێ دەکەینەوە بەڵام فڕی نادەین پاش بەکارهینانی دەبی بەو سەرێ قەپاتی بکەینەوە ئەو جەفڕێ بدەین لۆ ئەوەی ئەزیەت بە هیچ کەسەچی نەگا. باش دواتر خاوێنکردنەوەی ئەو شوێنەی کە دیاریمان کردیا خوێنەکەی لێوەرگرین بەخۆی هەموو پەنجەکانی دەست دەتوانی بەڵام باوترینیان پەنجەی گەورە بەکاردێتن. یەکەم جار گوتمان تەعقیمەکە لە هەمووی مهمترە و لێرە شتێکی زۆر زۆر مهم کە خەڵکی خۆمان زۆر ئیحتیمامی پێنادا ئەمە تەعقیممان کرد دەبی تەعقیمەکە هیشک بیتەوە. دوایش کە خینەکەمان یعنی دەرزیەکەمان لە پیستەکەیدا دەبی یەکەم دڵۆپی خوێنەکەی بسڕین لۆ دەکەین چونکە لەوانەیە کحولەکە لەگەڵ خینەکەی کارلێک بکە ئەنجامەکی ڕاست نەداتن. باش کەواتە یەکەم جا دەبێ ئەو شریکەمان دوای یەکەم دڵۆپیش دەسڕینەوە بەڵێ تا تێکەڵ نەبن ئەو شریتەمان هەیە دایدەنینە ناو جیهازەکەی حازری دەکەین پێشی خینەکەی وەرگرین. لەوانێت تۆزێک ئازاری هەبی بەستنیە ئازایە ئەکید محاولە دەکەین زەختە چ لێرە دروستکەین لە بنی ماسوولکەکەی ئێرە. باشە یەکەم پەڵەمان سڕیەوە ئازاری هەبوو ئافرین شریتەکەمان دایدەنین محاولە دەکەین بەلاری داینین بڕێکی زۆر زۆر کەممان پێویستە دایدەنین هەتا ئەنجامەکەمان دەداتێ 5 سانیی دەوێ
5 ثانیە بەڵێ ئەنجامەکەمان 100 دەرچوو با بیبینین 100 دەرچوو نان خواردبوو شەکرت نییە ئەلحەمدولیلا دەیدەیتە من فەرموو. قسەکانی خۆت بکە شەکرت نییە ئەلحەمدولیلا ئەگەر وابیتن زۆر ژمارە چی نۆرمەڵە لە بۆ شخصە کە شەکرەی نییە و نانیشی خواردیە دەستت خۆش بێ باشە دوایە کە گوتمان ئەمە ئەوە دەرزیەکەی فرێ نادەین لە بۆچە دەرزیەکەی ئەو هالا بە قەپاغەکەی ئەوە دەکەن کە هیچ کەسەچی بریندار نەکە وەختی فرێدانی دەست خۆش و دەبی فرەیدەینە جێی تایبەتی خۆش یعنی ناتانین لە ناو هەرزب لە چتەبیعیدانین چکە لەوانەیە دەستی یەک لە ناو زبڵی دیکە تێکەڵی ناکەین بزەبت دایدەنینە ناو پاشماوەی پزیشتی دەست خۆش وەڵاهی جوان کردی وانە ئەوەش عینەن وایە نا ئەوەش عینەن بەوەی فرەیدەدەین دەستی لێ نادەین محاولە دەکەین ئەوشمان فرێدە شریتەکەشمان فرێدە بەڵێ دەست خۆش و کەسێک ئەم پرۆسێسە دەتوانین بخۆیت ئەنجام دات خۆی ئەکیدی لە ماڵێ دەتانی لە بۆ خۆت ئەنجام دەی دەجاتی ئەوی ئاوا لە پەنجە کەسێکی ئاوا لە پەنجەی خۆت کە زۆر ئاسان تریشە لە بۆ خۆت دەست خۆش بۆ هیبەخان و هەروە بۆ خاتوونە شیرینەمان کە لێرە بوو هەروەها سپاس بۆ کاک محەممەد و هاوکارەکانی کە ئەمڕۆ لەگەڵمان بوون کاک محەممەد و هاوکارەکانی هەروەها دوو کەسیش کە لێرە خۆبەخشانە ئەمڕۆ لەگەڵمان بوون بۆ ئەوەی بتوانین پەیامەکەمان بەباشی بگەێنین هەروەها زۆر سپاس بۆ بەشداربوانی ئەمڕۆی بەرنامە کە لە شەقراوێەوە هاتبوون ماندوو بوون بەڵام زۆر قشت و شیرین دانیشتن لە بەرنمەکەەوە بەشداری کارایان لەگەڵ کردین سوپاس بۆ قوتابیانی کۆلێژی تەکنیکی شەقلاوە بەشی کارگێڕی دامەزراوە و کارگێڕی دەستگا گەشتیاریەکان زۆر سپاس بۆ ئامادەبوونتان دەستان خۆش بێت تەندروست بن.